بێگومان یانی ئێمە زۆربورە بەڕاستی ئەو مێژووە ئەو تاریخە زۆر گرنگە ینی یەکێک وەکو جەنابەت گەنجێکە ئەو گەنجانە کە بزانن ئەم ئەساسمان چۆن ئیشمان کردووە چۆن هاتوونە تاکو بتوانین لەوە باشتر بکەین لەوە جوانتر بکەین و بەردەوام ببین باشە مامۆستایانی بەڕای تو بۆچی بەرهەمەکانی ئێستا کە بەرهەمدێن باسی هەمویان ناکەین بێگومان بەشێکیان بۆچی نامێنێتەوە لە نێو خەڵکدا بە دڵ و بەگیان ئیشەکە ناکەن یان هەر بۆ ڤی و بۆ ئەو بابەتانێ بەڕای تۆ ئەوەش ینی ئەوەش ناتوانێت تۆ تعمیمی کەی هەمووی بەو شێوەیە کرایە بەڵام سەبەبەکانی زۆرن ینی سەبەبەیە مەتەلەن دەبینی چیرۆکەکە تاموتیژێکی نییە تامێکی تیانە بە شێوەیەکی جوانبی وەکو چیرۆک بەڵام وەکو وێنە زۆر جوانە وێنە یعنی خۆی ئەمە تەبیعەتی ئینسانە من ئێستا وێنەیەکە بینم باشە پاش ڕۆژ سێ ڕۆژ ئەو وێنەیە نامێنێ لە بەرچاوم بەردەوام ینی وێنە بەڵام دیالۆگێک حیوارێک قسەیەک ئەوە ئەچەسپێ لە دەماغم زیاتر ئەچەسپێ لە دەماغم لەبەرەوە ئیشەکان زۆر سەریع دێن و دەڕۆن طبعا زمنی سرعەیش تەسیرێکی هەیە سرعەت ینی ئەم زەمانش خۆی بەعام تەسیری هەیە بەڕاستی ئەگەر بێن لێک بدەینەوە ئەو دیاردەیە ئەو نەخۆشیەیە ئەو ئاسە نە تەنها لە کوردستانە لە هەموو جیهان ئیسەوا لێ هاتووە ینی حتە چیتە بەریتانیا عینی قسە لەگەل دەکەن فنانە گەورەکانی بریتانیا ئەمریکا عینی ئەو قسانە لەگەل تاکەن ئەو سەردەمەکە گۆڕا باشە مامۆستا هەر لەسەر ڕۆڵبینین دەمێ ئەو پرسیارە بکەم دەگوترێت دیاریکردنی ئەکتەر لە سەدانەوەتی بەرهەمێکی سینەمایی یان دراما یان شانوگەریەکە پرسیارەکەم ئەوەیە ئایا دەرهێنەر دەتوانێت لە ڕێگەی بەرهەمێکەوە ئەکتەرێکی پرۆفیشناڵ و تەواو بێکەم و کوڕی نیشان بینەر بدات یانیش پێویستە ئەکتەر لە بنەڕەتدا تەواو پێگەیشتوو بێت بۆ ئەوەی کارەکەی خۆی بەباشی ئەنجام بدات ناوە نییە ینی بزان ئێستا ئەکتەرێک هەیە زۆر ناسراوە لە سینەمای ئەمریکی لە پەنجەکان شەستەکان خۆی یەکەم بوو کێر دۆگلاس پێڵێن یانی ئەمە هیچ عێلاقەی بە یەکتەری نەبوو خۆی سایقی ترێلە بوو شاحینە بوو ڕۆژێک مخرجێک لەگەڵ گرۆپەکەی دێتن لە هۆلیۆد ئەچنەوە ناو شار ئەچنە واشنگتۆن ئەچنە ئەبینن ڕێگا گیراوە قەڵە باڵغیە ئۆژدیحامە سیارن ئەڵێ چییە دەرهێنەرەکەڵێ وەڵڵی ئەمە دوو سیارەیان لە یەک داوە و شەڕێکان سایقەکەیان و نازانم چی ئەوە ئەوەش ئەوە با دابەزم بزانم چێتێ تەماشاکە ئەمە کابرایەکە شکلی یعنی ئەمە چییە ئەمە لێکێوە ئەم شەخصە شەڕەکە تەماشایەکە بەس ئەسیستنەکانی ئەڵێ وەرن وەرن بڕۆن ئەو کابرایە خاوەن سیارەکەی ئەڵێن ئەڵێن پێ بڵێ قسەمەکە واز بێنە سیارەکە چەندە ئێمە پارەیە دەین و هیچ عێلاقە ئەوانش سڵح بکەن لەگەلیانە ئەچنە لای لەگەلی خەڵێ کاکە بۆ ئەڵێ کاکەەوە مخرجە سینەمایە ناسراوە ئەوە تۆی دەوێ چی دەوێ لە من دەڵێت تۆ دووەرە لەگەڵمانە ئەوە هەر لەوێ پارە بۆی دەرەکەنە پارەی سیارەکەی کابرا و هین خۆی ئەڵێ بەس وەرە لەگەلیا دێتن دوایێ ئەبێتە کێر دۆگلاس یەکێک لە باشترین ئەکتەرەکانی ئەمریکا لێن مخرج بینی دەموچاوی بنمونە بۆ دەهێنم ینی با نەبێتین من ینی هونەرمەندی جوان لاو نەزار سەلامی هێنام بۆ مەمی ئالا من تەسویرم کردبوو دەسم کرد بە تەسویر جارێ نەدۆزیێتەوە باشە بەس دێن